ئەومان دەزانین کە دەوڵەتی داگیرکەری تورک لە سەردەمی عوسمانیەکانەوە هەتا ئەوڕۆ ئەوەی کە ویستپێتی بەرامبەر گەلانی ئازادی خوازی ناوچەکە لە کورد و عەرەب و ئەرمەن و یۆنانیەوە درێخی نەکردو لە نەناوبردنیان بە تایبەتیش نەخۆشیی زۆر نەفسی و قوڵی لەگەڵ گەلی کورتەیە بەوەی کە دەیەوێ لە سنووری جوگرافیای ناوچەکەدا بیانسڕێتەوە لە ناویان بەرێت و ئەوەی کە ئەوڕۆپە ئاکە حکوومەتی ئاکەپە بە سیاسەتی ئۆردوگانی فاشیزمش دەیەوێت هەمان عەقڵەت و هەمان بۆچوون و هەمان سیاسەتە دەیەوێت دووبارەی کاتەوە کە گەلی کورد لە ناوچەکە بێ ئیرادە و بێ ڕۆڵکەوە تەنانەت پیشی سڕێتەوە بەڵام خۆشبەختانە بەهۆی ئەوەی کە گەلی کورد هێزی ئازادی خوازی وەکو پەکەکە و هێزگەلێکی دیکەی تێدا بووە نەیتوانیوە بەسەر ئەو خەون و ئامانجانەی کە دەوڵەتی فاشستی تورکەی بۆ لە ناوبردنی گەلی کورد سەرکەوتوو بێ بەڵام تا ڕادەیەکیش هەندێک لە ئامانجەکانی پێکاوە بۆ ئەوەی کە ئەو سیاسەتەی ئەو ڕۆی کە ئاکەپە گرتوویەتە بەر بە تایبەتی لە ڕۆژی ئەو ڕۆماندا کە هێرشی فراوانی خستۆتە سەر هێزەکانی گەریلا لە ناوچەی گارادا هەومان دەزانین دەوڵەتی داگیرکەری تورک هێزێکی ئەوەندە کاریگەر و بەتوانانیە بتوانێت ڕۆبڕووی گەریلاکانی کوردستان بێتەوە ئەگەر بەهۆی خیانەتی ناوخۆی و پشتیوانی ئەقلیمی و دەوڵەتی نەبێت ئێمە بۆ ئەوەی کە دەوڵەتی تورک شکست بێنێ و گەریلا بتوانێت شکست بە دەوڵەتی داگیرکەری تورک بێنێ پێویستە یەکەمی شەدەوەیە کە دوورکەوینەوە لە خیانەتی ناوخۆی و پێویستە هێزگە هەموو هێزە سیاسەکانی کوردستان یەکدەنگ بن لەوەی کە ڕێگا نەدەن دەوڵەتی داگیرکەری تورک سنووری وڵاتێکی کە ببەزێنێت و هێرش باتە سەر هێزەکانی گەریلا و بە هیواشم هێزەکانی گەریلا زەربەیەکی ئەوەندە کوشندە و کاریگەری لێدەن کە بۆی جار هیچ جارێکیکە نەتوانێت هێرش بکاتەوە سەر خاچی کوردستان من پێم وایە بۆ ئەوەی کە دەوڵەتی داگیرکەری تورک سنوورێکی بۆ دابدرێ یاخود تێک بشکێنرێ پێویستە چەند گەلێک هەیە کە ئەنجام بدرێت لە بەرامبەریدا یەکەمینیان لەسەر ئاستی ناوخۆدا هێزە سیاسیەکان ئیتر یەکدەنگ بن دوور بکەونەوە لە خیانەتی نیشتیمانی و خیانەتی نەتەوەیی دووەمین شت پێویستە لەسەر ئاستی ناوخۆ دەرەوەدا فشارگەلێک لەلایەن هێزە دیموکراتخواز و خەڵکی کوردستان لە هەموو بەشەکانیەوە دروست بکرێت دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی تورک کە لە بەرامبەر گەلی کورد ئەنجامی دەدا سێ لەسەر ئاستی دەرەوە پێویستە فشار بخرێتە سەر ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بۆ ئەوەی کە پشتیوانی لە چەک و پێداویستی شەڕ نەکەن بە دەوڵەتی داگیرکەری تورک بۆ ئەوەی دەوڵەتی تورک لانی کەم ناچاری کەن کە سنوورێک بۆ پەلامار و هێرشەکانی بۆ سەرگەلی کوردستان دابدرێت چوارم پێویستە بە بڕوای من پێویستە فشارێکی گەورە دروست بکرێەوە فشارە ئێستاش دروست بووە کە ئەویش لابردننی سەر گۆشەگیری بەڕێز ڕێبەری گەلی کورد ئۆجەلانە پێم وایە تاکە کەسە کە دەتوانێت بە سیاست و بە فکر و بە فەلسفەی خۆی بتوانێت لە ناوچەکەدا ڕۆڵێکی گەورە ببینێ و کۆتایی بە شەڕ و ناسەخامگیری لە ناوچەکە بێنێتەوە تاکە کلیلی چارەسەرە لە ناوچەکەدا بۆیە ئەگەر گەلی تورک و گەلانی ناوچەکەش پێیان وایە دەیانەوێت بە ئاشتی لە ناوچەکەدا بژین پێویستە بەر لە هەموو شتێک فشار بخەنە سەر دەوڵەتی تورک بۆ ئەوەی ڕێبەر ئۆجەلان لە زیندانی گۆشەگیری لەسەردا بردرێەوە دەست بکرێت هەر بە زووی دەست بکرێت بە دانوستان لەگەڵی و بۆ ئەوی چارەسەری و قەزێ بدۆزێتەوە چونکە ڕێبەر ئۆجەلان بە درێژایی 40 ساڵ خەبات و تێکۆشانی بەردەوامی خۆی لە پێناو ئاشتیدا جەنگاوە و خەباتی کردووە هەر لە پێناو ئاشتی و لە پێناو ئاشتیشدا ئێستا ئەم سەرکردە مەزنەی کورد کەوتۆتە زیندانەوە بۆیە پێویستە گۆشەگیری لەسەری لا بدرێ بە بڕوای من ئەگەر بۆ ئازادکردنی بەڕێز ئۆجەلان هەموو کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چارەسەر دەبێت بە تایبەتی ئەگەر ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی دنیا دایانەوێ ناوچەکە تۆزێ بە سەقامگیری بمێنێتەوە.